زاني چی بکەتەوە پێشوی من دەست بە پرۆگرامەکە بکەم یەک تعریفی خۆتمان بۆ بکە ئەسڵم بزانم هەر ئیشت چێتەوە. من نور جاسم محمد باشە مامۆستام لە جامیعەی UKH لە بەشی تەلارسازی. باشە تەلارسازم مامارم یعنی لە شو تاوت کردووە معماری؟ من جامیعەی سلێمانی بەکالۆریۆسم خوێند دواتریش دەبڵ ماسترم خوێند لە ئەڵمانیا و لە قاهرە جامیعەی قاهرە لە مەسر زۆر و کۆرسێکیشم لە جامیعەی ئسکەندریە هەبوو هەر لە مەسر. باشە تۆ لە سێ شوێن دەرس خوێندووە لە ئەڵمانیا لە قاهرە هاوڵێن لە مەسر و لە کوردستان جیاوازی بینی ئەکتۆ تەمان معماریت خوێندووە لە ژوانیە؟ بەڵێ لەوێ با بڵێن دیزانی شارم خوێندووە. زۆر باشە شتێکی بە ناوی بەردەوامی و سوستێنەبڵتیوانە لە ناو بابەتی معماریە ئەتوانی لە بینی ئەو سێ شوێنەیە یەک تعریفم بۆ بکەی پێناسەیەکم بۆ بکەیت چییە؟ سستینەبڵەتی ینی تعریفێکی هەیە کە هەمومان لەسەری ڕێککەوتوین کە ئەوەش ئەوەیە سپیسێکی وا فەزایەکی وا دروست بکەین کە پێداویستیەکانی نەوەکانی ئێستا بەدەست بهێنێن بەڵام لە عینی کاتە تەسیرێکی نەگەتیڤ یان سازش لە نەوەکانی داهاتوو نەکا لەوەی کە بتوانن پێداویستەکانی خۆیان بەدەست بهێنن ئەوانیش. باشە چ شتێکەیە لە ناو کوردستانە ئێستا تۆ هەبێت وەکو بینایەک شتێک چوو بێتە سەری بوتبێتە دڵای ئەمە سوستێنەبڵە بەردەوامە تا ئێستا دەتوانێت بەکاربێت؟ وڵاهی بینامان هەیە هەرچەند ئەگەر پرسیار لە من کەی زیاتر هەست دەکەم ئەو بینایانەی کە پێشتر دروست کراوە لەوانەیە زیاتر ئەوە بێت بەو مەبەستەی کە بۆی دروست کراوە کە بە بەردەوامی ژیانی تیابێت و لە ڕووی با بڵێن دیزاین و هەموو ژینگەی ئەو بینایە سستینەبڵ بێت تەسەوڕەکەم بیناکان کە پێشتر دروست کراون و کلەوانی کە لەم باشە خۆڵەن علم پێشکەوتووە معقولە بینایەکان هی پێشتر باشتر بێتن لە ئێستا؟ هەستەکەم کێشەکە ئەوەیە کە بینایەکانی پێشووتر کە دیزاین ئەکرا تەلارسازەکانیان دیزاینەرەکان بەگشتی زیاتر ئەوەیان ئەخوێن با بڵێن یان ئاگاداری ئەو کۆنتێکستە بوون یان ئەو ژینگەیە بوون کە ئەو بینایەتیایە لەبەرەوە بیناکان کە دروستیان ئەکرد ینی وەڵامدانەوەیەک بوو بۆ ئەو بینایانی تری کە لە چواردەورێتی ئەگەر جادەوبانی لە نزیکە ئەگەر ئەو مەوادانی کە لە بیناکە دروست ئەکرێن مەوادی خۆماڵی بێ ینی حتا لە ڕووی دیزایانی بیناکەەوە زیاتر ئەوەیەک بوو با بڵێن وەڵامدانەوەیەک بوو بۆ کۆنتێکستەکە یان بۆ ژینگەکەی کەواتە تۆڵێ ئێستاە بگورە بزڵێت لە ئێستا هەستەکەم کێشەکە ئەوەیەکان ئێمە بینا دروست ئەکەین جاری وا هەیە لەبەر ئەوەی بە تەسیری گلۆبەلایزیشن و کرانەوە زیاتر بە وڵاتانی تراکە ئەمە با بڵێن تەسیری لەسەر هەموو وڵاتان دیارە بەڵام لای ئێمە بە شێوەیەکی بەرچاو ئەبینین لەبەر ئەوەی کە با بڵێن زۆربەی کات دیزاین ئەهێنین یان حتا مەوادی ئینشائیاتی وەکو بۆ بیناکردن بەکاری ئەهێنین کە تەسیری وڵاتانی ترمان لەسەر وەک لەوەی کە ئاگادار بین لەو کۆنتێکستی کە خۆمانی تین اینجا ئەمە لێرە کێشەکە دروستەکە فەرقی ئێستا و ڕابردوو ئاگادار بوون لەو ژینگەی کەتیایان لە هەموو ڕوویەکەوە با بڵێن ئەو حسابی ئەوانیان ئەکرد ئەو خاڵانە بەڵام ئێستا هەستەکەی ئەم بینایە کە تۆ لێرە ئەیبینی لەوانەیە لە وڵاتێکی غەربیشە هەر عینی بینا بە عینی دیزاین باشە کۆپی پیستکردن لەو بینایانەکە ئاکرێت من دیزاینەکە بێنم لە ئیتالیا زۆر پێم جوانە چی بکەم بۆی کە لێرە بیگونجێنم؟ لە زۆر شتەوە تۆ ینی ئەو بینایەکە ئینەیتە ئێرە یەکەم شت تۆ سایتەکە و موقعەکە و گۆڕانکاری هەیە هەر لە ڕووی ئەوەی کە تۆ چۆن با بڵێن لە حساباتی دیزاینەکە تا حسابی ناتچرال لایت یان ئارتیفیشیەل با بڵێن ڕووناکی سروشتی یان ڕووناکی دەستکرد ئەەکەیان لەو ڕێگەی کە تۆ چۆن حسابی کاریگەریەکانی کلایمت با بڵێن کەش و هەوا ئەەکەی لە موقعەکەیە لێرە هەموو تۆ ئەنڤایرمنتەکە و فەرقی هەیە بە ئەم حساباتانە بکەی یان ئەگەر تۆ دیزاینەکە شەهێنی ئەبێ جارێکی کە بەو نەوە بیگونجێنی لەوانەیە لە ڕۆتیشن لەوانەیە لە ڕۆتیشنی بیناکە با بڵێن بە چ لایەکە ئەوەی ئەەکەی ڕووی لەکوێ بینە زۆر باش لەوانەیە لە ڕووبەری ئەوەی کە تا چەند تۆ شوشەیان با بڵێن گلاس هەیە لە واژیەکانە حتا لە ڕووبەرەکە لەوانەیە فەرقەکە یانێکێک لە کێشەکانی تر کە من لێرە ئەبینم زۆربەی کات بە تایبەت لە تاوەرەکانە بینم ڕووبەرێکی زۆر بۆ شوشە بەکاری هێناوە بۆ پەنجەرە بەکاری هێناوە با بڵێن طبعا ئێستا لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیایە و ئەوەی کە مەوادی جیاوازی دروست دەکرێت بە تاکید ئێمە شوشە و پەنجەرە و ئەوەمان هەیە کە بتوانێت بەشێکی زۆر لە تیشکی هەتاو بگەڕێنێتەوە یان حتا تیشکی هەتاوەکە بیکاتەوە بە وەزە جارێکەکە بەڵام ئەمە کۆستێکی زۆری هەیە ینی وەکو ئێکۆنۆمی سستینەبڵ نییە جا تۆ لە ژیاتی ئەوەی کە ئەم مەسروفە لەمەیە
صرف ئەکەی کە ئەم شوشەیەوە بەکارمێن لە ئەساسا دیزاینەکە بە شێوەیە بکە بەو ڕوبەرە زۆرە باش شوشەی نەبێ بە حسابی ئەو جەوە گەرمە و ئەو هەتاوە زۆرەی ئەوەکە بکات تو هەر لەسەر ئەم قسەی تۆ من لە بینایەکە بووم ئۆفیسم لێ باڵێن شوشە بوو هەموو زستانان سارد هاوینانیش گەرم یعنی بە زەختێکی زۆر فێنکمانە کردەوە بە زەختێکی زۆری گەرمانە کرد یعنی لەم لاوە زەمان لە گەرمکردنا زۆر ڕۆی لەولا شەوزەیەکی زۆرمان لە فێنکردنەوەی ڕژ بۆ بەس لەبەری لە دەرەوە تۆزێک جوان بۆ منە بینایەکە باشە تاسیراتی ئەم دیزاینانی کێوەیکەن ڕۆژانە باسیەوە ئاکرێ ئەمە تاسیری لەسەر ژینگە هەیە ژینگە بەرەو پیسبوونە ڕوا ژینگە خراپە بێ ئەیبینین ئێستا خانۆگان کە دیزاینەکرێت زۆر بیان ڕێژی سەوزایان زۆر کەمە باشە معماری یا سوستینەبڵەتی یان ئەم بابەتانی کە ئێمە ئەمڕۆ لە پێشانگەی بیناسازین بۆ نمونە لە هەولێر ئەوەی کە ئێستا ئەمڕۆی بینیتۆ لە ئەرزی واقع هەیە لە شاری هەولێرە با بە شاری هەولێر بە نمونە بینینەوە تا چەند یارمەت باڵین هاوڕێی سەوزایین ئەم بینایانێکە دروستەکرێت یان شاریعانێکە دروستەکرێت ئێستا شوقە هەیە بۆ ناڵە لە 170 سەوزاییە بەس من نایبین لە 170 چەند سەوزاییە بۆ نمونە ئەو شوێنە بەداخەوە هەر لەوەی کە ئەو ڕوبەرێکە بۆ سەوزایی داعرێت جاری باش هەیە لەو شوێنانەی کە سەوزایەکە داعرێت لەوانەیە یان حتا لە ڕێگەی باڵێن جاری وایە ئەو سەوزایە کە بەکار ئەهێنێتیان ئەو نەوعی دارانە یان ئەو درەختانانەی کە بەکار ئەهێنرێت ئەوە خۆی لە خۆیان لەوانە سستینەبڵ نەبێت یعنی پێویستی بە مەنتینەنسێکی زۆر هەیە بەوەی کە ئاوێکی زۆری ئەبێ بۆ تەرخان بکرێت یعنی مەسەڵەن لە کێشەکان کە باسی بکەم دار هەیە باڵێن داری وا هەیە جاری وایە ئەهێنن لەگەڵ ئەم جوی ئێمە لەوانەیە گونجاو نەبێت پێویستی بە نەوعێکی تری لە ئەوەیە کە خزمەت هەیە لەوەی کە ئاوێکی زۆری بۆ دابین بکەیت لە کاتێکە ئێمە داری تر هەیە کە لەوانەیە بتوانین بەکاری بێنین سێبەریش ئەیە طبعاً یەکێک لە کێشەکانی شەوەی جاری وایە دارەکە سەوزایەکە بەکارهێنن بەڵام ئەو تەسیرەشی نابێت بەڵام سێبەریش ئەیە کاریگەری ئیجابیشی ئەبێ لەسەر کەشوهەوا ئەو لە عینی کاتە پێویستی بۆ ئەو زۆرە نییە یعنی داری بەڕووە داری تووە ئەگەر هەر خۆمان بینی بێتمان زووتر زیاتر ئەمان بینی لەسەر حتا جادۆبانەکانیش کە دانانە بەڵام ئێستا بینین ئەوەیەکێکە لە کێشەکان لە کێشەیەکی تر ئەوەیە کە دابشکردنی سەوزایەکانە ناو پرۆژەکانە جاری وا هەیە بە شێوەیەکی دیراستەکرا و با بڵێن نەکراوە ئەمەش وا ئەکا ینی ئەچێتە ئەوەی کە با بڵێن نایەکسانیەک ئەبێ لەوەی کە هەموو ئەندامانی کۆمەلگاکە با بڵێن هەمویان بە شێوەیەکی یەکسان بتوانن ئەکسسیان هەبێت بۆ ئەم گرینەریە لە شوێنەکان و لە گەڕەکەەکانی خۆیان کە ئەمە ئەکەوێتە سەر بواری سۆشیال سستینەبڵەتی ئایوتی و لەلایەکی کەشۆ ئەکید وەکو ڕوبەری کە بۆ سۆزاییدا ئەنرێ زۆربەی کات زۆر کەمە ڕاستە مەشروعەکە بۆ ئەبزانم لێرە 1500 یەکی نیشتە جێبوون بوو 1400 شتێکی وا بوو یەک حەدیقەی بچکۆلە لە ناو ڕاستەکەیا بوو بۆ 1500 ماڵ حسابی خۆت کە گەریچێک منداڵی هەبێ 1500 منداڵەکە ئەگەر دابەشی دووژیگەی 750 منداڵەکە بۆ نمونە بێتە ناو حەدیقەی یاری بکە باوەڕم پێ بکەن شوێنە و مناڵەکانیش بچناوی نەگەوەی کە یاری تیا بکەن باشە ئێستامە ئەو مشکلەکە هاتووە بەردەمە بەڕای تۆ بەچی حەلە بێ شتە بۆ نمونە ئێستا مەشروعێکم کردووە 1500 یەکی نیشتە جێبوون و عەرزی سەوزاییم نییە تۆ وەکو معماریەک حەل چییە بۆ مۆزوع چی بکەم یعنی بۆ نێسە مساحب مەشروعێکم ئەوم کردەوە غەڵەتم کردەوە چی بکەم ئەگەر لە حاڵەتێکە کە تۆ هیچ عەرزەیەکی ئەوە نەماوە کە ئەم با بڵێن عەرزەیەکی تر دابین بکەی یاخود ئەم سەوزاییە زیاتر بکەی بەڕەئی من ینی حەلی ئەوە بەپی سکێڵ یان بەپی حەجم مەشروعەکەش ئەگۆڕێ لەبەروی من تقریبا لە مەشروعێکم تۆزێک لەو ئەوەی کە باس کرد نزیکە دیسان مەشروعێکە کە ڕوبەری سەوزایەکەی لە شاوەی کە پێویستە کەمە بەڕەئی من لێرەیە ئەکەوێتە سەر ئێمەی خاڵێکی کە هەیە ئێمە ئەبێ خەڵکەکەش هەروەردە بکەین لەوەی کە فێر بن خۆیان جاری وا هەیە لەوانەیە ڕوبەرێک هەیە لە ناو باڵکۆنێکەیە بتوانێت ئەو سەوزایە بەکاربێنێت یعنی تەسەورەکەم ئێستا پێش تۆزێک باسی ئەوە یەکمان کرد کە بینا هەیە لە ئیتالیا یان لە میلان کە سوتوە ینی بینی بوومان ئەم بینایە ئەبینین لە هەموو قاتەکانی باڵکۆنەکەی حسابی ئەوەی کردووە کە سەوزایی هەبێت لەبەرەوە سەوزایەکە تەنیا لەوە نییە کە بڵێن لەوانەیە کۆرتیار دێکیان بەشێکی ناوەڕۆکی بڵێن بیناکان بەیان بەس لەسەر عەرز بێ بەڵام بە هەموو بیناکەیە ئەم سەوزاییەی ئەوە کردووە بەکارهێناوە لەناو باڵکۆنیەکان لە واجهەکان ئاشە پێشەوەی دەستکەین من پرۆگرام و کامێرە بێتە سەرمان باسی مۆزوعێکمان کرد وتمان لە شوقەیە بژینیان لەو خانووە ئەمێ زۆر بە سەریحی جواب بێتەوە خەڵکێکی زۆر چاوەڕێجا بین پرسیاری من و تۆ کرد لەم مناقەشەی دەستیان کرد بە زدی شوقە ئینسان ناتوانێت لای بژی ئەنی بۆ ژیانە بێت تەسەورەکەم ئەو کاتش کە بۆم باس کردی ئەمەی کە ئێستا ڕوو ئەیە کە ئێمە بە ڕادەیەکی زۆر شوقە با بڵێن بە
طابقی زۆر دروست دەکەین شوقەی بەرز دروست دەکەین ئەمە وا بڵێن دیاریدەیەکە کە لە سەدەی بیستەکان لە غەربیان لە وڵاتانی دەرەوەی ئەمان بینی یان ئێمە هەروەکو تەلارساز با بڵێن خوێندومانە ئەو کاتە معماریەکانی ئەو کاتە و تەلارسازەکان و با بڵێن دیزاینەری شارەکان و تەنانەت ئەوانەی کە نەقدی معماریان یان زۆربەی کات وەکو کاتەش پێم وتی زۆربەی کات معمار نەبوون بەڵام نەقدی معماریان ئەیە لەبەر وەکو هاوڵاتیەک تەئسیری ئەمەی لەسەر ژیانی خۆی ئەبینی اینجا ئەمەیان بینی اینجا ئەو کاتە باسی ئەوەیان ئەکرد کە ئەمە لەوانەیە زۆر تەندروست نەبێت بۆ ئینسانەکان کە لە شوقەی ئاوا بەرزا بژین بەپێی ئەوان پێیان باش بوو یان یەکێک لەوان جین جیکبس کە ناقدێکی دیزاین بوو لە نیوەی سەدەی بیستەکانە با بڵێن لە ئەمریکا کتێبێکی هەیە زۆر بەناوبانگە کە تەئسیری هەبوو لەسەر هەموو با بڵێن لەسەر دیزاینی شار و پلانینگ و معماری جین جیکبس کتێبەکەیە The Life and Death of Great American Cities لێرەیە باسی ئەوە ئەکا کە ئێمە زیاتر ئەبێ دیزاینەکانمان بە سکێڵی ئینسان بێ یعنی ئێمە دیزاین بکەین نەک بۆ ئەوەی ئێمە لەوانەیە لە تەیارەیەکەوە بە جوانی ئەو شارە ببینین یان دیزاین بکەین بۆ ئەوەی کە با بڵێن ئێمە پێڵێن با بڵێن بە ئێلیەنز ینی کە ئەم شارە ببینن لە سەرۆرانی ئاسمانی یادەرەوە بالضبط ئێمە ئەبێ دیزاین بکەین بۆ ئەو ئینسانانەی کە لەناو ئەم ئەنڤایرۆمنتەیە لەناو ئەم ژینگەیە ئەژین ئەم ئینسانانە ئەبێ بە جوانی یان بە باشی بە تەندروستی لەناو ژینگەکانە بەردەوام بن لەبەر ئەوە پێیان باش بوو کە لای ئەوان با بڵێن زیاتریش پێویستی ئەکرد کە ئەپارتمنتیان فلات بێ بەڵام پێیان باش بوو کە لە 3-4 طابق بەرزتر نەبێ ینی لەو حدودانەیە بێ ئەو ژینگەی کە تۆ دروستی ئەەکەی ئەبێ میکست یوز بێ ینی ئەبێ تۆ لەوانەیە لە ماوەی 10 دقیقە بۆ 15 دقیقە ئەو پێداویستیانەی ڕۆژانی کە خۆت پێویستە پێ بتوانانی پێ بگەی بە پێ نەک بە سیارە ئەنجا ئێستا مەسەلەن کێشەکە ئەوەیە لێرەیە بۆ نەوەی کە دیزاین ئەکرێتە گشتی وا ئەکات کە خەڵکەکە زیاتر ئەوە ئەکەن با بڵێن پشت بە سیارەش ئەبەستن ئەمە جگەرەوەی کە کاریگەری سەلبی ئەبێ لەسەر ژینگە لە عینی کاتەوە ئەکا وەکو خەڵکەکەش لە ژینگەی تەندروستان نابن ژیانیان بەلایەکە ئەچێکە بە بڵێن فیزیکەل ئاکتیڤیتیان کەمتر ئەبێ ینی وۆکینگ یان با بڵێن بە پێ ڕۆشتن بە پاسکی ڕۆشتن ئەمانە هەمووی تەئسیری نێگەتیڤی ئەبێت باش ئێماگەر هەموومانە کۆکەینەوە باشە ئەتوانی پێم بڵێ کاریگەریەکانی لەسەر ژینگە چینەمانە بۆ نمونە ئێستا بینای بەرزە شوشەیە ئەوەی کە باس کرد دیزاینەکەیەتی تەئسیریان چ بەزم بوونە بینایەک ناشرێت تەئسیری چێ لەسەر ژینگە بۆ نمونە ئەمانی کە باسمان کرد بەگشتی ئەگەر باسی بکەین ینی وەکو وتمان بینا بەرزەکان یان بیناکانی کا وتمان شوشەی زۆرە تەمان ئەمە جگەلەوەی کە ئەم شوشەیە جارێکی کە ڕفلکتی ئەو با بڵێن هەتاوە ئەکات و ژینگەکەی چواردەوری خۆشی گەرمەکە بەڵام لە عینی کاتە ئەو هەتاوەشێتە ژوورەوە بە ڕادێکی زۆر کە ئێمە ئەو کاتە پێویستمان بە ئەوەیە بۆ گەرمکردنەوە ساکردنەوە پێویستمان بە ڕێگەی میکانیکیە با بڵێن کە ئەمە شوا ئەکا جارێکی کە وزەیەکی زۆر سەرف ئەەکەین ئەمانەش با بڵێن بە تاکید پیسایەکی زۆر ئەکەنەوە ناو ژینگە با بڵێن وەکو هەوا پیسبوونی هەوا دروست ئەبێ بۆ نەوەی کە دیزاینی شارەکان و جادەکان ئەەکەین زۆر با بڵێن بە ئەتیجاهی ئەوە ئەیکەین کە وەکو بڵێ ئێمە بۆ سیارە ئەم شارانە دیزاین ئەەکەین لە کاتێکە ئێمە ئەبێ ئەو کەسەی کە ئەم شارە بکە با بڵێن ئینسانەکە یەکەم جار لە بەرچاو بگرین وەک لە سیارەکە لەبەرەوە ئەبێ ئێمە احتیمام بین بەوەی کە لە ژاتی ئەوەی ئێمە تا با بڵێن جادەکانمان گەورەتر کەین و پیادە کەمتر بێ ئەو کاتە خەڵکەکە بە تەئکید پشت بە سیارە بەستن و بە تەئکید ئەم سیارەیەش دیسان جارێکی ئەبێتە سەبەبی ئەوەی کە ژینگە پیس ئەکا و لە عینی کاتە ئەبێتە سەبەبی ئەوەی کە خەڵکەکە با بڵێن هانی خەڵکەکە نایە کە بە پێ بڕۆن یان بە پاسکیل بڕۆن ئەمەش تەئسیرێکی تری نەگەتیڤی ئەبێ و بە تەئکید لە ڕێگەی ئەو مەوادەشی کە بەکاری هێنین ینی مەوادەکان تا زیاتر مەواد بن سستینەبڵ بن یان با بڵێن ینی عەزلیان باشتر بێ ئەمەش وا ئەکات دیسان ئێمە پشت زۆر بە گەرمکردنەوە ساکردنەوەی میکانیکی نەبەستین ینی ئەمانە هەمووی تەسیرەکانی بۆنەوە ئاگە زۆر باشە زۆر سپاس دەکەین دەستەکان خۆش بۆ ڕێنمایەکانت هیوادارم ئەوەی کە لە ڕێگەی ئەم دانیشتنەی ئێمەوە گوێی لەم قسانە ئێمە بێت سوودێکی لەم وتانی جەنابەت وەرگرت بێت کە کەسێکی شارەزا لە بوارەوەی معماری یا دیزاین تەلارسازی شێوازی بینا شێوازی گەرمکردنەوە ساکردنەوە تا چەند تەئسیری هەیە لەسەر ژینگە و چەند تەئسیری هەیە لەسەر پەروەردەی مرۆڤەکان لە چواردەوری خۆیانە و تا چەند تەئسیری هەیە لەسەر نەفسیەت و هەست و سۆزی ئەو نەفرانی کە لەناو بینایە ناژین بە پێی قسەکانی جەنابەت بە کاریگەریی زۆر نەرێنی هەیە لەسەریان هەتا وەکو دیزاینی خانوەکانمان بینایەکانمان شوێنی نیشتەجێبوونەکانمان ئەو ڕەنگانی کە بەکارهێنین
ئەو سەوزایی کە بەکارێنین باشتر بێت ئێمە توانین ژینگەیش خایەنتر و باشترمان بێت. بەتاکیت منیش سپاسی ئێوە ئاکەم و یەک خاڵی کەش کە ویستم باسی کەم زۆر گرنگەکە لە ئێستا ئێوەش با بڵێن احتیمام بەم سستینەبڵیتی ئەیەن لەبەرەوەی وەکوتم زۆر مهمە کە خەڵکەکە تێبگا کە سستینەبڵیتی it's a way of life ینی هەموو ئەکتیڤیتی ڕۆژانەیان تەئسیرەکاتە سەر ئەوەی کە تەئسیرەکاتە سەر ژینگەی چواردەوریان بەگشتی و ژینگ بۆ خۆشیان بەتاکید و ئەوەشە کە تازەش وەکو ئاگادار بم لەم چەند ساڵەیە حکوومەت دەستی کردو بەوەی کە پرۆژەیەکی هەیە بۆ ئەربیل سستینەبڵ کەپیتەڵ 2050 کە لێرەیە با بڵێن ماستەر پلانی هەولێر بە نەوعێک تازە ئەکرێتەوە کە سستینەبڵیتی لەبەرچاو بگرێت و لە هەموو ڕوەکانی ئۆربن دیزاین ئۆربن پلانینگی شارەکەیە با بڵێن بە 22 خاڵ ئەمەنەی کە ئاگادار بن دیاری کردو کێشەکانی هەیە و کە چۆن ئەبێت چارەسەر بکرێت لە ڕێگەی دیزاینەوە شتێکی تازە بوو ڕاستی بەتاکید زۆر گرنگە زۆر جوانەوە شتێکی زۆر باشە گۆڕانکاریی زۆر گەورە دروستەکە گەلەوە 22 چەند خاڵێک جێبەجێکرێتە سەوڕگەم گۆڕانکاریی زۆر گەورە دروست زۆر گرنگە لەبەروی ئەمەنەی کە راپۆرتەکانم بینی بەڕاستی من خۆم لەوەیە بەشدار نەبووم یعنی خاڵێکی کە لەوەیە کە بەلامەوە زۆر گرنگ بوو کە با بڵێن شارەزای جیاواز لە بواری جیاواز دانیشتبووم بۆ ئەوەی ئەم ماستەر پلانە تازەکەنەوە کە یەکێکە لەوانەی من دایم ئەڵێم ئیشی دیزاینی شاریان دیزاین پرۆژەیان معماری ئیشێکە کە ماڵتی دیسپلینەریە یعنی ئەبێ لە چەند ڕوویەکەوە لەبەرەوەی ئێستا با بڵێن کێشەکان یان ئاستەنگەکان زۆرن لەبەرەوە تۆ بۆ ئەوەی هەمووی حل بکەی پێویستەکە شارەزا هەبێت لە بواری جیاواز ئەمەکان ینی لە دیزاینەر و لە معمار و لە سیویج لە ژینگە بەڵێ شارەزا یان حتا وەکوتم لە هێڵس لە پبلیک هێڵس ینی یەکێک لەوانەیە کە بینیم لە راپۆرتەکەیە زۆر باسی ئەوەی کردووە کە چۆن پیسبوونی هەوا تەئسیری لە سەر سەحەتی ئینسانەکان هەیە نەخۆشی لەوانەیە هەناسەدانیان بۆ دروست ئەکات چۆن نەبوونی ئینفراستراکچەرێکیان ژێرخانێک بۆ پیادە یان بۆ پاسکیل واکە کە فیزیکل ئاکتیڤیتی خەڵکەکە کەم ئەبێتەوە با بڵێن چالاکی خەڵکەکە کەم ئەبێتەوە ئەوواکە لەوانەیە کێشەی وەکو قەڵەوی دروست زۆرترین دەرمان بەکاردێ زۆرترین چارەسەر پێویستە و کاتە بەڕاستی کە من راپۆرتەکە بینی زۆرم پێخۆش بوو کە بەم نەوع عبیری لەکراوەتەوە و شارەزای جیاوازیش لەسەر ئەم هیوادارم بەزدەبێت جێبەجێ بکرێت و هەموو شارەزایان بەیەکەوە ینی چاوەڕێین هەمومان هەموو لایەوەی کە ئێستش لێرە و گوێی لێ هەمەیە چاوەڕێن ئەو پلانە جێبەجێ بکرێت و ئێمەش بە هەمومان هاوکاری وابین کە بتوانین ئەو پلانە جێبەجێ بکرێت بۆ ئەوەی کە سوود بە خۆمان و بە کۆمەلگاکەشمان بگات دروستکردنی تاک دروستکردنی کۆمەلگای و دروستکردنی کۆمەلگاش دروستکردنی وڵاتێکی تەندروست و سەلامەت و ڕێکە کە ئینسانەکان بتوانن تیای بژین و ژیانێکی تەندروست و شایستە لە ناویدا بەرنەسەر زۆر سپاس گەورەت کردین بەس لێرە کۆتایی نهاتوە ئینشاءالله هەر بۆ ئەم بابەتە لەوانەیە پێویستمان پێت بێت دووبارە و سێبارە بۆ ئەوەی کە ئەوانێکی گوێیان لە ئێمە لێرەوە بتوانن زیاتر لەسەر بابەتیەوەی چۆن ببن بە کەسێکی بەردەوام وا بکەن کە شتێک لە ماڵەکانیانە لە بچووکترین خۆی ژیانیانەوە هەنگاوی ژیانیانەوە بتوانن بەرداوامی پێبن و دوای خۆشیان و نەوەکانی دوای خۆشیان استفادە لێ بکەن. زۆر سپاس.